nagiging naasal ng naalibagang kawatsyanan o kaya nagiging musika. Kesalasun Amin Kaka Negeri Haji Jaza Pembayaran Cici Dimasukan Susah.
بۆ مای ئەرلان خولی دووە ساڵی 1994 کەوا دەستمان پێ کرد واتە ئەم ڕۆژ بەردەوام ئەنجێ لەو قوتابیانەی کەوا پێ پێشکەشتانی کەم کاکە خولا کە تەمەنی کە لە تەمەنێکی زۆر کەمەوە دەستی پێ کرد و بەڕاستی شایەنی باسە کەوا منداڵێکی وە کەوا بێت هەموو ڕۆژێ بۆ دەوام و باوەڕم پێ بکەن تیپەکە کاکە خولای بڕبەڕێگاوە هەموومان غەڵەتمانە کرد تەنها کاکە خولە نەبێ کەوا زۆر جار پێی وتین ئێوە غەڵەتان کردووە ئەنجا لەبەرەوەی ئەم قساناکەم کەوا نەختێ فرسەبێن کاکە خولا نەختێ دەستی سوور بووەتەوە خۆتان ئەزانن تەقڵەکە زۆر زۆر زەحمەتەوەمانە ئەنجا لەبەرەوە وتمان وەکو پۆقێکی پشکۆلا هەندێکی باسی ئەم تیپە بکەین و هەرەوەدا ئەتوانم هەتا لە توانامە هەبێ مناڵی کورد کەوا دەرسی مۆسیقان پێ ئەڵام بە شێوەیەکی ڕێک و پێک وە بە نۆتا ئەتر مناڵەکانیان ئەتوانێت تەلەفۆنم بۆ بکا بۆ ماڵەوە یاخۆ بۆ کاتژێریش ئەو کەسێک کە منداڵی هەیە من ئامادەم کە لە مانگی داهاتووە دەستم بە فێرکردنی و تەلەفۆنەکەشم ئەتوانن بە دەبری تەلەفۆنی شایە ئەتوانن داوای بکەن زۆر زۆر سپاس